بە بۆنەی 25 ساڵی دامەزرانی دەنگی ئەمریکا من پیرۆزبایی گەرمی خەڵکی کەرکووک و خۆم ئەەکەم لە هەموو کارمەندانی دەنگی ئەمریکا لە واشنگتن و لە دەرەوەش لە کوردستانیش لێرەدا هەڵبەتە دامەزرانی ئەم بەشە ڕووداوێکی گرنگ بوو لەوە پێش بەشی هەموو وڵاتان و زمانانی خەڵکی تریتیا بوو کورد بێبەش بوون ئەوە بوو لە ساڵی 1990 و دەستمان بەم هەوڵداندا بۆ ئەوەی ئەم بەشە بێتە دی و لە ساڵی 1991 بڕیاری لەسەردرا و لە مانگی 4 1992 کەوتە کار. ئەو کەسەی کە ڕۆڵێکی زۆری هەبوو لەمەدا پیتەر گالبرێت کە باڵێژی ئەمریکا بوو لە کرواتیا، بەڵام پێش ئەوە لە بەشی پەیوەندیەکانی دەرەوەی سەناتی ئەمریکا کاریە کرد. بەشی کوردی ئەمریکا خزمەتێکی گەورەیە بە خەڵکی کوردستان و وەکو دانپێنانێکیشە بە زمانی کوردی و بە هەردوو زارێکی سۆرانی و کرمانجیش پەخشەکرێ. من جارێکی تر پیرۆزبایی لە هەموو کارمەندەکانێکم.